فەرهاد سابر کازم دەرچووی کۆلێژی پەرستاری ساڵی 2017-2018 دوایەوەی کە کۆلێژم تەواو کرد دەستم بە کارکردن کرد لە کۆمەڵگای پزیشکی ڕۆژان وەکو پەرستار لەو کۆمەڵگایە دوایەوەی کە پێشانگای ڕوانگە فۆرەس هەلیکاری ڕێکخست سەردانیەوەم کرد وەک هەموو گەنجەکانی تر ویستم هەلیکارێکم دەست بکەوی بوو ئەوە بوو الحەمدولیلا توانیم لە سنتەری میدیا کارێکی ترم دەست بکەوێتن و دەست بەکار سەرەتا کە چوومە پێشانگای ڕوانگە فۆرەس ئەو هەموو گەنجانەم دیت لەوێن دەرێ ڕاستی بۆ من ئەستەم بوو کە بتوانم هەلیکارێک بدۆزمەوە لەناو ئەو هەموو گەنجانە و لەوێن دەرکە چووم دوو سیڤی خۆمم تەقدیم کرد یەکێکیان هەر تەقدیمی ڕوانگە بە خۆم کرد ئەوی دووەمیان تەقدیمی سنتەری میدیای پزیشکیم کرد و الحەمدولیلا بە سەرکەوتووی لە سنتەرەکە وەرگیرا پەیامی من بۆ گەنجان ئەوەیە کە بیدایەت هەلیکارێکیان بۆ دەڕەخسێتن بیر لەوە نەکەنەوە ئەو هەلیکارە لەگەڵ اختصاسی من ناگونجێتن یان ئەو هەلیکارە زەحمەتە بە من ناکرێتن نا دەتوانی بیدایەت دەست پێ بکەیت و لەگەڵ ئەو دەستپێکردنە محاولە بکەی وەکو بلێ زیرەکایەتی خۆت بەرەو پێشبردننی خۆت بەرەو پێشەوە ببێت لە ڕووی زمانەوەیە لە ڕووی هەڵسوکەوتەوەیە لە ڕووی زیرەکایەتی خۆتەوە لە ڕووی گونجاندنتە لەگەڵ دەوروبەر ئەکید دەبی لەوەی کە سبێنێت و بەرەو پێشتر دەڕۆی دەتوانی ئیشی گەورەتر بکەیت دەتوانی لەو ئیشەیەوە دەرگای ئیشی گەورەتر بکەیەوە و سەرکەوتوو دەبێت.